علی مستەفا هاوڕێی نزیکی ئارام خەلیلە. ئەو گەنجە کۆڵبەرەی بە گولەی هێزەکانی پاسەوانی سنوور کوژرا. علی دەڵێت کوژرانی ئارام تەواو کاریگەری لەسەریان دروست کردو و تا ئێستا نەیتوانیوە وە گۆفایەک بۆ هاوڕێکەی دەست بەکار بکاتەوە. هەرگیز ناتوانم بڕۆم بۆ ئەو شاخە. قەزیە ئەوە نییە بڵێ وەڵا غیرەت بێ بۆ بڵێ وەڵا ترس بێ یا شتێک وەکو وەفایەک، ینی من وتومە سوێنم خواردووە کە نەچم وازی لێبێنم. پاسەوانی سنووریش ئەمەی یەکەم جاریان نییە کە ئارام و پێشتریش پیاوێکیان لێرە کوشتووە. بەشێک لە کۆڵبەران دەڵێن ماوەی هەفتەیەک دوای کوژرانی ئارام کارکردنیان ڕاگرتە بوو. دەژڵێن ئەوانەی کاری کۆڵبەری دەکەن گەنجانی بێکار و دەرچوانی دانەمەزراون تاکە بژێوی ژیانیان کۆڵبەریە. وەڵی داواکاریمان لە حکوومەتەوەیە زۆربەی کاسبکارانی ئەم مەرزە دەرچوانی پەیمانگا و زانکۆکانن. زۆربەی دانیشتوانی ئەم سنوورە لەسەر بژێویان لەسەر ئەم مەرزەیە بە حەماڵ و بە سایق میگزێمینی و وڵاغار و هەمومان کاسبیمان لەسەر ئەم مەرزەیە. داواکارین لە حکوومەت کاراسانیمان بۆ بکە هیچ نەبێ ڕێگریمان لێ نەکەن بۆ ئەم مەرز. بەڵای بۆ هەمومان هەر بۆ ئەم سنوورە بە عام کاریگەری زۆری هەبوو و بۆ 10 ڕۆژیشە ڕۆژ کەش کەسابەتی ناکرد لەم سنوورە. ترەوە بوو کە سوکاری خۆیاتنە سەرخەوتی کاکە بەشکم ئەمە خوایە ئەم سیبەتە هاتووەتە پێشەوە ئەم کوڕەمان شەهید بووە، خوا بە شەهید قبوڵی کا بێتەمای خێر بۆ ئەم گەنجانە و بۆ خەڵکی ئەم سنوورە مەرزەکە کاراسان بێ. وڵا داواکاری ماماڵەکان هێزانمەنیەکان بەعام چاویان لەم خەڵکۆ بێ خەڵکێکی فەقیر لەم سنوورە کە ئیش دەکات و کار و کاسبی بژێوی لەسەر ئەم مەرزە بووە. پێشتریش هەر لە زمانی سەدامە تاک پێستاش. هەژدەی ئەم مانگە هێزەکانی پاسەوانی سنووری عێراق لە ناوچەی هەورامان ئارام خەلیلی تەمەن 27 ساڵیان کوشت کە خەریکی بەدەزێنانی بڕەپارەیەکی کەم بوو. بەڵام وەک کە سوکارەکەی دەڵێن پاسەوانی سنوور تەواوی خەون و ئاواتەکانی ئارامیان لەگەڵ خۆی بردە ژێرگەڵ. ئەوەش کاریگەری گەورەی لەسەر کۆڵبەرانی هاوڕێی دروست کردو و بەشێکیان وازیان لە کارەکانیان هێناوە. سامان فەتاح کەناڵی یاسمانی پەیام مەرزی سیپە لە هەورامان.